ڕۆکی ڕێکخراوی خاچسووری نێودەوڵەتی کە لە کۆنفرانسێکە لە جنێڤ ڕایگەیاند پێویستە گفتوگۆ بکەن بۆی کە هاوکاری مرۆیی بگەێنە ژێر ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی داعشدا. دەچمە لای کاروان محەممەد پەیامنێری هێنارتی لە جنێڤ. کاروان، وتەکانی پیتەر ماورەر بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی دەیەوێت هاوکاری بگەێنێتە ئەو ناوچانەی کە لە ژێردەستی داعشدایە؟ بەڵێ چییە؟ پیتەر ماورەر پێشەکی لە کۆنفرانسەکەدا بە ڕستەیەک ئاماژەی کرد بە شتێکی گرنگ کە ئەمڕۆ لە سەرانسەری جیهاندا مافی مرۆڤ لە مەترسیدایە. پێشەکارێکی گەورە بەرامبەر بە مافی مرۆڤ دەرکرێت لە سەرانسەری جیهاندا. پاشەوە هاتە سەر ئەوەی کە ڕایگەیاند ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی دەوێت پەیوەندی لەگەڵ ڕێکخراوی داعشدا دروست بکات بۆی بتوانێت خزمەتگوزاریەکانی خۆی بگەێنێتە ملیۆنان خەڵکی ژێردەسەڵاتی ئەو ڕێکخراوە لە عێراق و سووریادا. هەروەها ئاگاداربوون لە بارودۆخی قوربانیانی جەنگ لە هاوڵاتیانی مەدەنی کە بوونەتە قوربانی جەنگ لەو ناوچەدا. ماورەر ئاماژەی بە شتێکی گرنگ کردوتی دەمانەوێت کە پەیوەندی لەگەڵ شخصی ئەبوبەکری بەغدادی لەگەڵ کەسێتی خۆی دروست بکەین ئەمیری ئەو ڕێکخراوە بۆی بتوانین کە بەڵێنی لێوەربگرین هاوکاریەکانمان بەردەوام بێت بۆی بتوانین بەبێ کێشە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی ئەو ڕێکخراوەدا چالاشیەکانمان ئەنجام بدەین. هەروە ئاماژەی بە شتێکی تر کرد کە لە ماوەی 2 ساڵ و نیوی ڕێک لە گفتوگۆدا بوون لەگەڵ ڕێکخراوە جیهادیەکانی سووریا هەتاوەکو توانیویانە قەناعەتیان پێ بکەن ڕەزامەندی وەربگرن کە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی نووسینگەیەک لە شاری حەڵەب بکاتەوە. لە دوای ئەو نووسینگەشەوە ئێستا کەوتونەتە هەوڵی ئەوەی کە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعشیشدا بە هەمان شێوە نووسینگەی ڕێکخراوەکە بکەنەوە بۆی بتوانن لە نزیکەوە ئاگاداری بارودۆخی ناوچەکە بن. لە وتەکانیشدا ئاماژەی بە شتێکی کرد کە لە ساڵی 1970 لە عێراقدا ئەو ڕێکخراوە پەیوەندیەکی تونوتۆڵی دروست کردووە. مانای وشەکان مانای قسەکەی بەو شێوەیە هاتەوە کە لە ساڵی 1970دا لە عێراقدا بوونیان هەیە و پەیوەندیان دروست کردو. بێگومان لە ڕێ ئەو پەیوەندیانەوەی کە لە عێراق دروستیان کردو ئەشتوانن بگەنە کەسایەتێ بەرپرسەکانی ناو ڕێکخراوی داعش و بتوانن پەیوەندیەکی توندوتۆڵیان لەگەڵا دروست بکەن. ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی سروشتی کاری وایە کە نهێنی دەهێڵێتەوە، کارەکانی بە نهێنی دەهێڵێتەوە. ئایا ئەو پەیوەندیانە چۆنی دروستەکات بۆ هیچ کەسێک ئاشکرا نییە، بەڵام لەوەتی دروستکراوە لە ساڵی 1963 کە دروستکراوە تا ئێستا توانیوێتی تۆڕێکی بەهێزی نێودەوڵەتی دروست بکات، چ لەگەڵ وڵاتان، چ لەگەڵ لایەنەکان، چ لەگەڵ کەسایەتیەکان. بەڵام تاکە کێشەیەکە لە بەردەم ڕێکخراوەکە ئێستا ئایا تا چەند داعش دەتوانێت پابندی بنەما جیهانیەکانی مافی مرۆڤ بێت؟ ئایا تا چەند دەتوانێت بەپێی ئەو بنەمایانە کار بکات یان قەناعەت بۆ بنەمایانە بکات کە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی لەسەر دامەزراوە؟ ڕێکخراوەکە لە سووریادا کاری گرنگی ئەنجامدا بوو. لە ساڵی پار لە مانگی سەپتەمبەری 2014 کاتێک کە 45 سەربازی نەتەوە یەکگرتووەکان لەلایەن بەرەی نووسڕەی سەر بە ڕێکخراوی قاعیدەوە دەست بەسەر کران لە بەرزایەکانی جۆلان. ئەو ڕێکخراوە توانی ڕاستەوخۆ دانیشتن لە نێوان بەرەی نووسڕە و وەفدێکی نەتەوە یەکگرتووەکاندا لە بەرزایەکانی جۆلان دروست بکات و هاوکار بێت بۆ ئازادکردنی ئەو 45 سەربازەی سەر بە نەتەوە یەکگرتووەکان. ئەمەش لە یەکێک لە کارە گرنگەکانی ئەو ڕێکخراوە دەزانێت لە شامدا لە سووریادا سەرەڕای ئەوەش لە عێراقدا چەندەها کاری هاوشێوەی کردووە. بەڵام تر ئێستا لە هەوڵی ئەوەدا ئەمجارە چالاشیەکانی لە ژێردەسەڵاتی ڕێکخراوی داعشدا زیاتر پەرە پێ بدات و پەیوەندیەکانی تونوتۆتر بکات بە بینین و یا دانیشتن لەگەڵ ئەبوبەکری بەغدادی ئەمیری ڕێکخراوەکە. بەڵێ، زۆر سپاس بۆ کاروان محەممەد پەیامنێری هێنارتی کە لە جنێڤەوە لەگەڵ مامبووی. سپاس بۆ زانەرەکانت بەردەوام.